سڵاوتان لێ بێوم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان بم دوو تەوەر گفتوگوی لەسەرەکەین تەوەریەکەمان تایبەتە بێ بە ڕەخساندنی هەلی کار لەلایەن وەزارەتی کشتوکاڵەوە دیارە بەپێی قۆناغبەندی وەزارەتی کشتوکاڵ ڕایگەیاندووە کە تاوەکو 400 هەلی کار لەگەڵ کەرتی تایبەتدا دەرەخسێنن بۆ دەرچوانی بەشەکانی کشتوکاڵ ئامادەیەکانی کشتوکاڵ و هەروەها بەشەکانی ڤێتێرنەریش دیارە ئەمانەوێت لەسەر وردەکاری ئەو 400 هەلی کارە و ئەو قۆناغبەندیە چۆن دەبێت گفتوگۆ بکەین و امتیازاتەکان لەو هەلی کارانەیە چی دەبن و هەروەها قۆناغەکان و پلانەکانی ئایندە لەلایەن وەزارەتی کشتوکاڵەوە بۆ خستنە سەرکاری ئەوانەی کە بڕوانامەی بواری کشتوکاڵیان هەیە و بواری ڤێتێرنەریان هەیە ئەمانەیە قسە لەسەر پەیوەندی نێوان وەزارەتی کشتوکاڵ و کەرتی تایبەت بکەین ئەمانەیە قسە لەسەر وەبەرهێنان لە کەرتی کشتوکاڵدا بکەین لە هەرێمی کوردستان ئەمانەیە قسە لەسەر ئەوە بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەیەوێت ئەولەویەت بدا بە کەرتی کشتوکاڵ و چۆن دەیەوێت وا بکە کەرتی کشتوکاڵ پێشتر بخاوە ببێ بە بەشێک لە داهاتێکی گەورە بۆ هەرێمی کوردستان و سەرچاوێکی گەورەی دابینکردنی هەلی کار لە هەرێمی کوردستاندا دیارە زەوی بەپیت لە هەرێمی کوردستان هەیە و کەشوهەوای گونجاو هەیە بۆ کەرتی کشتوکاڵ پێویستە کە پلان و بەرنامەش هەبێ بۆ سوود لێبینینی وەزارەتی کشتوکاڵ بۆ ئەمە چی دەکا و پلان و بەرنامەی چی دەبێت و ئەو هەنگاوانی لە ڕابردوودا و بۆ ئایندە دەگیرێنە بەر لە خزمەتی کەرتی کشتوکاڵ و کەرتی بابەتی پەلەوەر و ئەوانی دیکەش کە بەرهەمی دەچنە نێو کاروبارەکانی وەزارەتی کشتوکاڵەوە گفتوگۆ قسەی لەسەرەکەین لە تەوەری یەکەمدا و تەوەری دووەمیش لە ئێستادا وەفدێکی هەرێمی کوردستان لە بەغدان دیارە ئەو وەفدا لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا جۆرێک لە ڕێککەوتنیان ئیمزا کردووە لەگەڵ بەغدا بۆ بوارەکانی کەمکردنەوەی بەرهەمهێنان و هەناردەی نەوت و کەرتی کارەبا و کەرتی وزە بە شێوەیەکی گشتی قسەیەک لەسەر ئەو ڕێککەوتنە دەکەین و قسە لەسەر ئایندەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا دەکەین و قسە لەسەر ئەوە دەکەین کە هەرێمی کوردستان لەم قۆناغی ئێستادا چی لە بەغدا دەوێ و مامەڵە لەگەڵ چێیا دەکا لە بەغدا و پەیوەندی مستەفا کازمی کە ڕاستپێدراوە بۆ پێکەرانی حکوومەت لەگەڵ چێدایە و چۆن مامەڵە دەکرێت و پەرلەمانتاران لە بەغدا دەتوانن لەو بوارەوە ڕۆڵێک ببینن لە تەوری یەکەمدا میوانداری بە ڕێزاوەرە حەمید لێپرسراوی یاخود بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی کشتوکاڵمان کردووە کە بە سپاس و ڕاستەخۆ لەو لێرە لەگەڵمانە کاگاوەرە سپاس بۆ ئەم کاتە دەمێ بپرسم ئەو هەلیکاری کە ڕاتان گەیاندووە 400 هەلیکارە کە بە قۆناغبەندی دەچێتە بواری جێبەجێکردنەوە و خەڵکەکانی بۆ دادەمەزرێ ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەی کۆ دەگرێتەوە دەرچوانی کۆ دەگرێتەوە و هەلیکارەکە چییە و امتیازاتەکەی چییە بەڕاستی لەگەڵ چیایە؟ زۆر سپاس بۆ گەلی کوردستان بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە هەڵبەتە ئەمە پرۆژەی و کۆگاکانی گردەبۆر کە مڵکی وەزارەتمانە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ دەست بەکاربوونی بەڕێز بێگەر تاڵبانی وەک وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئەم کۆگانەی بەکرێ داوەتەوە کەرتی تایبەت لەوەی کە داهاتێک بۆ حکومەت پەیدا ئەبی لەوەی بەکرێ دراونەتەوە و پێشتر نەتوانراوە پێویست سوودیان لێ ببینرێ و هەروەها دوو مەرجی سەرەکیمان لەگەڵ وەبەرهێن لەگەڵ کەرتی تایبەتە باس کردووە یەکەمیان دەبێت ئەم خەزانانە ئەم کۆگانە ئەم ساردکەرەوانە بەرهەمی جوتیارانمان جوتیارانی خۆمان هەڵبگرن لەوان بکردنەوە هەڵی بگرن و دووهەمیشیان هەلی کار بۆ خەریجەکانی کشتوکاڵی اینجا لە کۆلێژ پەیمانگە ئامادەیەکان بخەنە سەرکار لە ئێستادا ئێمە کە دوێنێ ئەم ڕاگەنداوەمان بڵاو کردەوە وەک وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و هەم لە ڕێی ئیمێڵەوە هەمیش لە ڕێی تەلەفۆنەوە هەم لە ڕێی تۆڕەکانی تری پەیوەندیکردنەوە وەک ڤایبەر پێمان وتونە بەمانە 400 هەلیکارە لە پارێزگای سلێمانی و لە کۆگاکانی گردەبۆر لە قۆناخی یەکەمدا 50 دەرچووی کۆلێژی کشتوکاڵی ئەخرێتە سەرکار و لە ماوەی 8 مانگدا 400 دەرچوو لە پەیمانگە ئامادەی و کۆلێژ ئەخرێنە سەرکار هەڵبەتە ئەمە ڕاستەوخۆ کە سیڤیەکانمان بۆ دێت مثل لەو دوێنێەوە ئەو خەڵکانەی ئەو خەریجانەی کە سیڤیان تەقدیم کردووە ئەگەر کەم و کوڕیەک هەبووبی ئاگادارمان کردوونەتەوە هەڵ لە ڕێگەی ڕقم تەلەفۆنەوە یاخود لە ڕێی ئیمێڵەوە پێمان وتون کەم و کوڕی لە سیڤیەکەت هەیە و ئەمە بۆ خەریجەکانی پارێزگای سلێمانیە و ئەمەوێ لێرەوە ئەمەش بڵێم ئەمە تەنها پرۆژەیەک نییە کە
کە ئێمە لە پارێزگای سلێمانی کردومانە و پرۆژەکانی تر و لە پارێزگاکانی تر نەمانبی بەڵکو لە پرۆژەی ترمان بەدەستەوەیە بە مەرجمان بۆ وەبەرهێنەران و پێشنیاریان بۆ ئەەکەین لە پرۆژەکانتان خەریجی کۆلێژی کشت و کاڵی و ڤێتەرنەری لەسەر پرۆژەکانتان دابنێن لەوەی لەگەڵ دەست بەکاربوونمان لە وەزارەتی کشت و کاڵ تێبینی ئەوەمان کردووە کە لە ئێستادا کەمترین خوێنکار لە شەشی ئامادەیی ڕوو لە کۆلێژ و پەیمانگاکانەکەن ئەمەش بەهۆی ئەوەی لە چەند ساڵی ڕابردوو خەریجەکانیان دانەمەزراون یاخود لە کەرتی تایبەت نەیانتوانیوە ببنە سەرچاوەی داهاتی خۆیان بۆیە هەر لە زمانی پرسیارەکەی جەنابێت ئەمەوێ وەڵامی ئەوەش بدەمەوە و دەرچوان دڵنیا بکەمەوە لەوەی ئێستا بۆردێک لە نێوان ئێمە وەک وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا هەیە ئەم بۆردە کێشە و گرفتەکان لە نێوان لە کۆلێژ کە پەیوەندی بە نێوان وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی خوێندنی باڵاوە هەیە من دەمەوێت ورتر باسی بکەین چونکە ڕەنگە وردەکاری زیاتری بوێ نامەوێت لە وەڵامی ئەم پرسیارەدا بیکوژین بەڵامەوەی کە هەر تایبەتە بە ئەم پرسیارە ئەم خەڵکانی کە لە ماوەی 8 مانگدا 400 کەسدا دەمەزرێن و هەلیکاریان دەست دەکەوێت دەمەوێت ئەو ڕوونکەیتەوە دامەزراندنەکە هەلیکارەکە سەر بە حکوومەتە یان بە کەرتی تایبەت ئەمە یەکێک لە پرسیارەکان دوو ئیمتیازەکەی چۆنە یاخود بە کورتی بڵین موچەکەیان چۆنە بێ ئەمە کەرتی تایبەتە و بەڵام سیڤیەکان و ئێمە وەک وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو وەرەگرین ئەم خەڵکانەی سیڤی تەقدیمەکان لە خۆناقی یەکەمە 50 سیڤیان پێدەین و ئەخرێنە سەرکار 50ەکە خەریجی کۆلێژی کشتوکاڵ بە بەشەکانیەوە هەر 5 بەشەکەی و لە ماوەی 8 مانگا لە پەیمانگا و ئامادەیی و کۆلێژی شەخرێتە سەرکار ئەمانە کەرتی تایبەتە و لە ڕووی موچەوە ڕەنگە لە بەشێکی زۆری کۆمپانیاکانی تر موچە و امتیازاتیان باشتر بێت و دڵنیا بن بەدڵی دەرچووی کۆلێژ و پەیمانگاکانە بیت و ئێمە خۆمان بێنەری ئەوانەزانی دڵنیایی لەوە ئەدەین کە موچەیەکی پێویستیانە بیت بابەتی وەرگرتنی CV لە لای ئێمە بابەتێکی کراوەیە لەگەڵ دەست بەکاربوونمان هەر کەسێک هەر خەریجێک هاتووە CV پێشکەش کردووە ئێمە بەدەر لەوەی لە دوێنێەوە ئەم کەمپینەمان کردووە CV کۆەکەینەوە لە ماوەی ڕابردووش CVمان کۆ کردوتەوە و CVەکان لە لای ئێمە پارێزراون و ئەم CVانە بۆکسێکی تایبەتمان بۆ کردوونەتەوە خەڵکێ لە زاخۆوە CV تەقدیم کردووە خەریجە هەشە لە دەربەندی خان و لە هەڵەبجەوە تەقدیمی کردووە ئەمانە پارێزراون سبەی ڕۆژ ئەمە لە سلێمانیە لە زاخۆ پرۆژەیەک هات لە هەڵەبجە پرۆژەیەکی تر هات پێیانەڵێن خەریجەکانمان بۆ دامەزرێنن ئەو کات ئەو سیڤیانەی ئێستا بۆمان هاتوونە و لەم پرۆژەیە گریمان زیاتر لە 400 سیڤیمان بۆ هات لەو پرۆژانە شوێنیانەکەینەوە دڵنیایی ئەدەین هەر کەسێک CV ناردبێ سیڤیەکەی لە دەستێکی ئەمیندایە و پارێزراوە لای ئێمە و ئێمە خۆمان بە نوێنەری ئەوانە زانین لەوەی هەلی کاریان بۆ بدۆزینەوە باشە جگە لەوەی ئیمێڵێکتان ئاشکرا کردبوو کە خەڵک دەتوانێت ئیمێل بنێرێت دوو ژمارە تەلەفۆنیشتاندا نابوو دەمێت ئەو دوو ژمارە تەلەفۆنە تەئکید لێ بکەمەوە بۆ یەگەر خەڵکانێک و دەرچوانێکی بەشە کشتوکاڵەکان نەیانزانی بێ و ئاگادار نەبن و نەزانن چۆن پەیوەندیتان پێوە بکەنەوە ئەو دوو ژمارە تەلەفۆنە ئەگەر ئاشکرا بکەیتەوە جگە لەوەش باسی ئەوەت کرد کە موچەکانیان یا پارەکانیان ئیمتیازاتەکانیان بڕێکی باشە دەتوانی ژمارەکە بڵی ئەتوانم بە جەنابەت بڵێم لە ڕووی موچەکانیانەوە هەرچەندە موچە ژیانی تایبەتە بەڵام 600 دلار موچەکەیانەبی و تایبەت بۆ ژمارە تەلەفۆنەکانیان هەردوو ژمارەکەی خۆمم داناوە هەم بە سیفەتی بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەت و بەوەی کە بەڕێز بێگەر تاڵەبانی زۆر جەخت لەوە ئەکاتەوە هەر کەسێک تەلەفۆنی کرد وڵامی بدرێتەوە و ناکرێ وڵامی خەڵک نەدرێتەوە بەردەوام جەختمان لەوە لێ ئەکاتەوە ئێوە ئەم کورسیە ئێستا لەسەرن ئەمە کورسیەکە دوای 4 ساڵ نامینە گرنگەوێ شتێک بکەن بۆ خۆتان و بۆ میلەتەکە و بۆ معلومات مۆبایلەکەم کە لە بەردەستمە تەنها لە کاتی دەستپێکردنی بەرنامەکە مۆبایلەکەم خستۆتە ینی دەرەوە کوژاندۆتمەوە بە پێچەوانەوە ڤایبەرەکە هەردوو ژمارەکە و ئیمێڵەکەش لە ڕێی ئەم مۆبایلە کراوەتەوە
بە بەردەوام سیVدێ و بە بەردەوام چێکەکەمەوە بزانم سیڤەکە کەم و کوڕی هەیە یاخودناوە بە چەند کەسێک 5 بۆ 6 کەس جوابم داوەتەوە کە پێویستەکە ساڵی خزمەتی تێدا بێ بۆ ئەوەی کاتێ هەڵسەنگاندن ئەکرێ و کاتێ وەرەگیرێن ڕەچاوی ئەم خامانە ئەکرێ لەبەر هەریەکە و چەند خاڵێکی بۆ هەژمارەکرێ دڵنیایت پێ ئەدەم لە ڕێی مۆبایلەکەیەوە کۆی گشتی هەم ئیمێڵ و ڤایبەر و هەردوو ژمارەکەشی خۆمە. باشە ژمارەکان من دەیڵێم 1970 447 23 1950 23 ئیمێڵەکە ئاوە ناوترێ دەکی ناویشم بۆ خوێندنەوەکە دەتوانن پەیوەندی پێ بکەن و وەکو کاگاوەرەوتی جوابتان دەداتە و سیڤەکان وەرەگرن. کاگاوەرە ئەمە بۆ دەرچوانی بەشی کشت و کاڵ ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی ئێوە هەیە دەرچوانی بەشی ڤێتێرنەریش مافیان بەسەر ئێوە هەیە بۆ ئەوان چیەکەن پلان بۆ ئەوان چیە و دواتریش باسی ئەو پلانانە بکەین کە بۆ درێژەدان بە هەم هەلی کار و هەم پرۆژەی کشت و کاڵی و بەرهێنان لە بواری کشت و کاڵدا پلان چیە و بەرنامە چیە؟ پرسیارەکە زۆر جوانە. ئەم هەلیکارە ئەم 400 هەلیکارە بۆ دەرچوانی کۆلێژ و پەیمانگە و ئامادەیە کشت و کاڵیەکانە بە هەر پێنج بەسوی کۆلێژی کشت و کاڵی بۆ بابەتی ڤێتەرنەری لەگەڵ دەست بەکاربوونمان پرۆژەی سەرپەرشتیاری پرۆژە کشت و کاڵیەکانمان ناردۆتە ئەنجومەنی شورا بە خۆشحاڵیەکیش زۆرەوە لە ئەنجومەنی شورا پەسەند کراوە و چۆتەوە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانیش پاڵپشتیەکی زۆر هەیە بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسایە بنێرینە پەرلەمانی کوردستان و بەڕێز وەزیر سەردانی سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانی کردووە و بە هەمویانی وتیە گرنگە ئەم پرۆژەیە پەسند بکرێ ئەم پرۆژەیە بۆ دەرچوانە بۆ ئەو دەرچوانەیە کە چەند ساڵە لە ماڵەوەن هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە. ئەم پرۆژەیە چۆنە؟ ئەم پرۆژەیە کە پەسند بکرێ 5,000 هەلی کار بۆ دەرچوانی کشت و کاڵی و ڤێتەرنەری مهندسی زراعی و ڤێتەرنەری ئەرەخسینێ. چۆن؟ بۆ نمونە کەسێک کە پرۆژەیەکی گاوداری ئەکا پرۆژەیەکی ڤێتەرنەری بەگشتی ئەکا لەسەری بەپێی یاسا بۆی دیاری کراوە دەبێت خەریجێکی ڤێتەرنەری دانەمەزراو جەخت لەوە ئەکەینەوە دانەمەزراو لەسەر پرۆژەکەی دابنێ و بۆ مهندسی زراعیەکانیش بە هەمان شێوە دەبێت بۆ ئەوانیش بە هەمان شێوە و ئەمە پلانێکە 5,000 هەلی کارە و ئومێدمان هەیە و بە زووی پەسند بکرێت و بکەویتە بواری جێبەجێکردن و پلانێکی ترمان ئەوە بووە داوامان لە هەموو بەڕێوەبەرایەتەکانی کشت و کاڵی لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆن کردووە زەوی کشت و کاڵی مڵکی وەزارەتمان بۆ بنێرن بۆ ئەوەی خەریجی کۆلێژی کشت و کاڵی زەویان پێ بدەین ئەمە جێبەجێ بکەین کە ئەڵێ ماسیم بۆ مەگرە خۆم فێرە ماسی گرتم کە زەویەکەیان پێ ئەدەین ئەڵێن فەرموو ئەمە زەویەکەت ئیدی میکانیزمێکە دۆزینەوە ئەمامە گفتوگۆی لەسەر کراوە و میکانیزم ڕوون کراوەتەوە ئەم زەویە و بەرهێنانی تێدا بکە و ئێمە دەعمتەکەین لەوەی کە ئەمە لەسەرەوە هەبوو ڕوونیان پێ ئەدەین لەگەڵ ئەو پرۆژەیە ئەوەش هەر چۆتە پێشەوە لەگەڵ پەیمانگەی کشت و کاڵی خۆشەویست بکرێن لای خەڵک. ببوورە پرسیارەکەت قسە لەسەرەوە هەبوو کە جەنابی وەزیریش زۆر تەکیدی لەسەر کردەوە بەڕێز بێگەر تاڵەبانی کە قەرزی کشت و کاڵیش هەوڵ بن بێننەوە ئارا و پشتیوانی بۆ پیا بکەن لە حکوومەت ئەمە گەیشتەوە بەچۆ؟ بەڵێ لە ماوەی ڕابردوو و چەند راپۆرتێکی بایەختان بەکەرتی کشت و کاڵی پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کراوە و بەسپاسێکی زۆرەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆک و جێگر و وەزیرەکانیش کە جێگەی سپاس و پێزانینە هەماهەنگی زۆر باشەیە و لە گرنگی کەرتی کشت و کاڵ زۆر باشە زان کە کەرتی کشت و کاڵ کەرتێکە پێویستەکە بایەخی پێ بدرێ پێویستەکە و بەرهێنان لەو بڕەکەمەی کە پێشتر هەبووە لەو بڕا بایەخی پێ بدرێ و بیبینە ئاستێک کە لە تموحی ئێمە و کوردستانیان بێت. لەم چوارچێوەیە بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەیەک بە سەرپەرشتی بەڕێز وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بەڕێز بێگەر تاڵەبانی و بەڕێز دکتۆر ئومێد سەباح سەرۆکی ئەنجومەنی دیوانی و ئەنجومەنی وەزیران و لەگەڵ چەند بەڕێوەبەرێکی پەیوەنداری وەزارەتی ئێمە و ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران لە ئێستادا ئێمە سەرقاڵی دروستکردنی ئامادەکردنی پلانێکی استراتیژی و ئەمە بۆ ئامادەکردنی پلانەکە بەیانی کۆبوونەوەی ئەم
لیژنەیە هەیە کە پلانەکە ئامادە ئەکەن و کۆبوونەوەی تریشیان کردووە پلانی کورتخایەنە پلانی درێژخایەنە و بە سپاسێکی زۆرەوە سەرجەم ڕاگری کۆلێژ و پەیمانگاکان لە زانکۆ و پۆلەتەکنیکیەکانی زاخۆ بۆ هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین داخڵی گروپێک کراون لەگەڵ بەڕێز جەنابی وەزیر گفتوگۆی بەردەوامەکەن بۆ ئەوەی بتوانن ڕێی ئەوان وەگرین و ئێمە ئەمانەوێ باشە ئەوەی کە تایبەتە بە پێشخیبرەی ئەوان هەیەەوەی کە تایبەتە بە پێشخەکانی ئێمەمانەوە جوزانی یعنی ئێستا بێکەوە یعنی هەرێمی کوردستان و عێراق و جیهان بە گشتی وڵاتانی کە تایبەت گرنگجی یاخود چۆنەڵی سەرچاوی داهاتیان لە ڕێکەرتی وزەوەیە هەمیشە لە بەردەم مەترسی قەیرانە ئابوووریە جیهانی وزەیە نێو دەوڵەتەکاندان ئێمە لە هەرێمی کوردستان تاوەکو ئەم قۆناغی کە ئێستا من و تۆ گفتوگۆکەین نەماتوانێت کەرتی کشت و کاڵ بکەین بەو کەرتەی کە یعنی پشتیوانێکی گەورەی داهات بێ لە هەرێمی کوردستان ئەم پلانە لای وەزارەت چییە؟ ئەو پلانە لای وەزارەت لە کۆدایە و لە ئەنجومەنی وەزیران لە کۆدایە کەوا بکەین کەرتی کشت و کاڵ بێتە پێشتر و پشتیوانی باشتر بکرێ و ببێ بە سەرچاوەیەکی داهاتی باش و سەرچاوەیەکی هەلی کاری باش بۆ هەرێمی کوردستان. بەڵێ بەشێکی وەڵامی پرسیارەکەت من لەو چوارچەیە وەڵام مەدایەوە و لەگەڵ دەست بەکاربوونمان لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ئێمە ئەمەمان لە بەرچاو بووە و پشتمان بە خیبرەی و بە زانیاری زانکۆ و پەیمانگاکانی خۆمان و بە جوتیارانی خۆمان پشتمان پێبەستونە لەو چوارچەیە بە سپاسێکی زۆرەوە سەرۆکایەتی و وەزیرە بەڕێزەکان هەماهەنگی باشیان لەگەڵ ئێمە هەیە و ئێمە ئەمانەوێ کەرتی کشت و کاڵ بەوە پێشەخرێ کە بودجەیەکی تایبەتی بۆ تەرخانکەین و جەختمان لەوە کردوتەوە پێویستەکە بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان بکرێت بە پێش بخرێت هاوتەریب لەگەڵ بودجەی حکومەت کە بۆ کەرتی کشت و کاڵ تەرخانیەکە کەرتی تایبەتیش دەرگای واڵاکراوە ئێمە ئەمە ئەزانین کە بەشێکی ڕێنمایی و بڕیارەکانی وەزارەتی کشت و کاڵ و یاساکانیش تا ڕادەیە گرفتیان بۆ کەرتی تایبەت دروست کردووە بەڵام شۆڕشی بەرپاکردنی ڕێنماییە هەمواری ڕێنمایی و بڕیار و یاساکانمان دەست پێ کردووە و ئەمەوێ لێرەوە بڵێم 5 پرۆژه یاسامان ئامادە کردووە هەم یاسای نوێ هەم هەمواری یاساکان بۆ ئەوەی دەستی کەرتی تایبەت واڵا بکەین لە چوارچێوەی یاسا و ڕێنماییە بەرکارەکاندا هانیان بدەین بێن لە کەرتی کشت و کاڵ و بەرهێنان بکەین پشتگیریانەکەین کێشەکانیان چارەسەرەکەین و ئەم شۆڕشەمان دەست پێ کردووە و بەردەوامین و ڕێنماییەکانمان بەشێکمان هەموار کردوتەوە و بەشێکی ئێستا لە زمنی لیژنەنە و هەموارەکرێنەوە هەمواری ڕێنماییەکانمان بۆ ئاسانکاریە بۆ کەرتی تایبەت بۆ ئەوەی بتوانن بێن وەبەرهێنان بکەن لەبەر ئەوەی ئەمە ئەزانین وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵ بەبێ کەرتی تایبەت سەرناکەوی و پێویستە کە هاوتەریب کەرتی کشت و کەرتی گشتی و کەرتی تایبەت هاوتەریب و بەرهێنان بکەین و ئێمە لێرەوە دەرگا و پێشتر جەنابی وەزیر باسی کردووە و ڕایگەیاندووە و لە کۆبوونەوەکانمان لەگەڵ کۆنسۆڵی وڵاتان لەگەڵ کۆمپانیەکانی وڵاتان لەگەڵ وەبەرهێنەر و ژوورە بازرگانیەکان و لەگەر وەبەرهێنەرەکانی خۆمان بە خۆشحاڵدانیوە دەرگاکانمان بۆ کردوونەتەوە و بێن وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵ بکەن دەرگای وەزارەتی کشت و کاڵ کراوەتەوە بۆ ئەوەی بێن وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵ بکەین ئێمە بتوانین کشت و کاڵ بکەینە ئەو کەرتەی وەکنەوت پشتی پێ بەسترێ و وەگەشتیاری لەبەر ئەوەی باسی ئەوە بکەین ئێمە لە بابەتی ڤایرۆسی کۆرۆنا دەرکەوت ئەوە نرخی نەوت دابەزی ئەم وڵاتانەی پشتیان بە نەوت بەستە بوو گرفتیان بۆ دروست بوو و ئەو وڵاتانەی پشتیان بە گەشتیاریش بەستە بوو گرفتیان بۆ دروست بوو بەڵام ئەو وڵاتانەی پشتیان بە کشت و کاڵ بەستە بوو گرفتێکی ئەوتۆیان بۆ دروست نەبوو بۆیە بەردەوام جەخت لەوە ئەکەینەوە و بەڕێز وەزیر کە لە ژووری ئۆپەراسیۆنەکان بووە لە ئێستادا کە قەدەغەی هاتوچۆ بووە بەردەوام جەختی کردوتەوە دەبێ ڕێپێدان بۆ جوتیارانمان بکرێ بۆ هەنگەوانان بۆ خاوەنکارانی کەرتی کشت و کاڵ بۆ خانووی پلاسیکی لەبەر ئەوەی ئەمانە بنیەی ئەم وڵاتەنە ئێمە ناتوانین دەستبەرداریان بی ئێمە دەبی پشتگیریان بکەن لەو چوارچێوە لەسەر پێشنیاری ئەو بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی پارێزگاکانمان و بەڕێوەبەری ڤێتەرنەری پارێزگاکانمان بوونەتە ئەندام لە ژووری ئۆپەراسیۆنەکان بۆ یاسانکاری بکەن لە ماوەی ڕابردووش ئەمانە بە بەردەوام دەوامیان کردووە و پێزانی زۆرمان هەیە لەم بابەت
بابەتەیە تایبەت بە بواری وەبەرهێنان لە کەرتی کوشت و کاڵدا چەندین کارگە هەبوونە لە هەرێمی کوردستان کە بەهۆی نەبوونی پشتیوانی هەم لە بەرهەمەکانیان هەم لە وەبەرهێنەرەکان یان کە لە کارکردن وەستاون یان داخراون. ئێستا بە کۆی گشتی ئەگەر ژمارەیەکت لابێ لە هەرێمی کوردستان لە بواری کشت و کاڵیدا لە بواری وەبەرهێنانی کشت و کاڵیدا چەند کارگا چەند وەبەرهێنانمان هەیە و چەندی لە کارکەوتون پلانی وەزارەت بۆ لە کارکەوتوەکان بەدەر لەوەی کە باست کرد کە ڕێنمایەکان نوێ دەکرێنەوە و یاساکان هەوڵ دەدرێ دەستکاریان بکرێت چاک بکرێن ئەوانەی کە پەیوەندیشی بە پەرلەمانەوە هەبێ بیان نێرنە پەرلەمان ئەوانەی پەیوەندی بە ڕێنمایەوە هەبێ گۆڕانکاری بەسەرا بکەن. بەڵام ئەوانەی کە ئێستا هەنوو لە کار وەستاون پلان بۆ ئەمانە چییە؟ بڵێ تایبەت بەوە بەرهێنان ئێمە بەردەوام جەختمان لەوە کردوێتەوە و دەستیشمان پێ کردووە و ئەگەر هەر بە ئەوەیەکی سادەش مەسەلەن لێی بڕوانین کە سادەنی و گەورەیە کۆگاکانی گردەبۆر خسمانەتەوە سەرکار پێشتر وەک پێویست سوودیان لێ نەبینراوە و هەم بوونەتە سەرچاوەیەکی داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ وەزارەتی دارایی کە بتوانێت ئەم پارەیە سوودی لێ ببینێ و لەلایەکی تریش 400 کەسی ترمان لە یەک پرۆژە 400 کەس لە پرۆژەکانی تریش بە بەردەوام و هەموو ئەوانەی کە گرفتیان بۆ دروست بوو لەمپەرەکانمان لە پێش هەڵگرتوون و هەموو ئەو خاوەنکارانەی هەموو ئەو کۆمپانیانەی لەمپەریان لە پێش دروست بوو بە بەردەوام ئێمە لەگەڵیان لەسەر خەتین و بۆ زانیاری بەڕێستان و وەرگرانیش بە بەردەوام ئێمە لە ڕێی پەیوەندیەکانەوە و دەرگامان کراوەتەوە هەموو ئەوانەی گرفتیان بۆ دروست بووە بۆ نمونە بینیمان ئەمانەی لە بواری ئاودا ئەم دەست پێکردنەوەی کە بەندا و پۆنتەکان دەستی پێکردووە و جێگەی خۆشحاڵیە و پرۆژەکانی ترمان دەست پێیاکەنەوە و ئەمڕۆ ئەگەر یەکیان دەست پێکردەوە بەیانی یەکی تریان و لەمپەرەکانیان لە پێشان ناهێڵین هەر لەمپەرێک لە بەردەم پرۆژەی کشت و کاڵی لە دەسەڵاتی وەزارەتی کشت و کاڵبی بۆمان نەهێشتووە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران بی خودی جەنابی وەزیر لەگەڵ وەزیرە پەیوەنددارەکان لەگەڵ ڕیاسەی و جێگرو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەسپاسەوە لە گفتوگۆی بەردەوام بووە پێیوتونە کە زەرورە ئەمە دەست پێ بکە و بۆی شی کردوونەوە و خۆشحاڵیشین کە ئابینین لەمپەرەکان لە بەردەم وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵ ناهێڵین بۆ ئەوەی بتوانین کشت و کاڵ وەبەرهێنان لە کشت و کاڵ بەرز بکەینەوە و ئومێدێکی زۆرمان پێەیە و لە ئێستادا ئەمەش تەواو بکەم پلانی استراتیجی بە زانیاری زانکۆ و بە خیبرەی مامۆستایانی زانکۆ و ڕاگر و مامۆستایانی زانکۆ سوودی لێ بینین و بەڕێوەبەرە گشتیەکانی خۆمان بە سوپاسێکی زۆرەوە هەمویان لە گفتوگۆدان بەیانی کۆبوونەوەیە دوێنێش کۆبوونەوەیەکی تر کراوە بۆ ئەوەی پلانێک دروستکەین لە پلانەکەیە لە پلانی استراتیژیە پلانی کوردخایانمان هەیە و پلانی درێژخایانیشمان هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین سوود لە کەرتی کشت و کاڵی وەربگرین ئێمە لە بیرمان نەچی 6,133 دۆنم زەوی کشت و کاڵیمان هەیە ئێمە 4,500 ماسوول لێ بینیوە ئێمە ئەمانەوەی زیاتر لە مەسوودی لێ بینین و بە بەردەوام جەختی لێ ئەەکەینەوە بەردەوام ئیشی بۆ ئەەکەین ئەگەر جەنابێت بۆ نمونە لە بەرنمەیەک وەک میدیاکارێک بەرنمەیەکت کردبێ دوو سەرنجی گرنگ بۆ وەزارەتی کشت و کاڵ باس کرابێ بە دڵنیاییەوە سوودمان لێ بینیەوە و ئیشمان لەسەر کردووە و ئەو ڕێکخرا و ئەو کۆمەڵانە ئیشیان لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ کردووە شاهیدی ئەوەمان بۆ ئەدەن کە لەگەڵ دەست بەکاربوون لە وەزارەتی کشت و کاڵ شۆڕشێکی بەرپا کراوە بۆ بەرەو پێشبردننی کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان خەڵکەیە جوتیاریشی وشیارە زیرەکە نمونەیە خەڵکەیەک داهێنان دەکا پلانتان بۆ ئەمانە چییە چۆن دەستیان دەگرن چۆن هاوکاریانە بن تایبەت بە جوتیاری نمونەیی ئێمە لە بەرنامەمانە هەیە و ئەمەوێ لێرەوە بۆ وەرگران ئاشکرای بکەم کە ئێمە ڤیستیڤاڵی ساڵانە ئەکەین بۆ هاندانی جوتیاری نمونەی و گوندی نمونەی کە زۆرترین بەرهەم ئەخەنە بازاڕەکانی خۆمانەوە ئەمە هاندانە بۆ ئەوەی ئەگەر ئەم گوندە ئەم جوتیارە بەرهەمی زۆر بوو سبەی ڕۆژگوندی تەنیشتیشی و گوندێکی لە هەڵەبجە و یەک لە زاخۆ و یەک لە دەربەندیخان چاوی لێ بکە
ئەمە هەیە و هەروەها جوتیارە نمونەیەکانمان لە هەرێمی کوردستان سەردانمان کردوون هەفتەی ڕابردوو لە دەشتی قوشتەپە لە ناحیەی قوشتەپە بووینە ئەو جوتیارە نمونەیانەمان بەسەر کردینەوە و خودی بەڕێز جەنابی وەزیر لە بەخۆی سوپاس و پێزانینی کردوون و لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە پەیجی فەرمی خۆی و لە وەزارەت سوپاس و پێزانین و لە ئەمپەرەکانی بەردەمی هەڵگرتوون و لە هەڵەبجە جوتیاری نمونەییمان هەبووە و لە پیرەمەگرون خانی پلاسیکی نمونەییمان هەبووە هەموو ئەوانە لەمپەرەکانی بەردەمیان هەڵەگرین من ئەمەوێ بۆ نمونە ئێمە 23,000 شتێ خانووی پلاسیکیمان هەیە ئەمان داوایان کردووە ئاسانکاری و دەعمیان بکرێ لەوەی گازی وەک مۆلیدە و وەک مۆلیدەی ناو کۆڵانەکان گازیان پێ بدرێ ئێمە بۆمان بەرز کردینەتەوە و خۆمان بە نوێنەری ئەوانە زانین و شەڕیان بۆ ئەکەین بۆ ئەوەی بتوانین لە ئەنجومەنی وەزیران لە ڕیاسی ئەنجومەنی وەزیران لەگەر وەزارەتە پەیوەنددارەکان لێ گفتوگۆ بکەین بتوانین لەمپەرەکانی بەردەمیان هەڵگرین هاوکاریان بکەین بۆ نمونە پرۆژە کشت و کاڵیەکانمان پێشتر بۆ 130 دیناری ئەمپێری کارەبا بۆمان کردوونەتەوە 30 دینار ئەمە خۆیان وتویانەوە بۆ پرۆژەی بۆ نمونە پەلەوەر گرفتیان بۆ دروست بوو نیانەتوانی لە چوارچێوەی ڕێنمایی خۆپارێزی بنێرنە خوارەوە ناوەڕاستی عێراق وتیان تووشی زەرەر و زیانە بین لەسەر پێشنیاری بەڕێز وەزیر و بەسپاسەوە بۆ وەزارەتی ناوەخۆ بۆ ژووری لیژنەی باڵای ئۆپەراسیۆن دەرگا بەڕووی خوارە و ناوەڕاستی عێراق کراوەتەوە و ئەمەوێ ئەوەش ئاماژە پێ بکەم بەشێکی هاوڵاتی بەکاربەر باسی ئەوە ئەکەن ئایا گەر تۆ بێ دەرگای خوارە و ناوەڕاستی عێراق بکەیتەوە نرخ بەرز نابێتەوە ئێمە ئەوەمان لەبەرچاوە و ئەمە لە هەر حاڵەتێکا بزانین نرخ بەرزە بێتەوە لەبەرەوەی بەردەوام چاودێری بازاڕەکەین چاودێری نرخەکەین بزانین نرخ بەرز بۆتەوە کەمترە لە خواستی ناوەخۆی خواستی بازار نایڵین بەرهەممان بچێتە دەرەوە ئێمە لە چ بەرهەمێکە لە قۆناغی خۆشێنیایی لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ڕێگەی گروپەوە ئاگادار کۆکراونەتەوە باشە ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە چ بەرهەمێکی پەلەوەری گۆشتی شیرەمەنی بەرهەمە کشت و کاڵەکان لە ئاستی خۆژێنیین ئێوە ئەو داتایەتان لەبەردەستدایە و ئێمە ئێستا لە هەرێمی کوردستاندا ینی استراتیژ ئامانجی وەزارەتی کشت و کاڵ بۆ کام جۆر لە بەرهەمە دەیەوێت پەرەی پێبدا زیادی بکە بۆی بگاتە ئاستی خۆژێنی چیمان هەیە لە ئاستی خۆژێنی و چیمان کەمەوە دەتانێت پەرەی پێ بدەن لە بابەتی مریشێک و لە دەواجینەکان مریشێک ئێمە مریشێک هەتوانین خواستی ناوەخۆی و هەناردەی خوار و ناوەڕاستی عێراقی شەکەین و لە بەشێک لە ئەتوانین بەگشتی باسی بکەین کە لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوەخۆییمان بەشێکی باشی بەرهەمەکان خوددابینکاری کراوە بەڵام گرفتی ئێمە یەک دۆزینەوەی بازاڕە دوو ئەم بەرهەمانە هەڵبگرین بۆ وەرزەکانی تر لەم چوارچێوەیە کەرتی تایبەت هانەدەین بێن ساردکەرەوە دروستکەن بۆ ئەوەی بەرهەم لە جوتیاری خۆمان بکردنەوە هەڵیگرن بۆ وەرزێکی تر بۆ نمونە لە مانجی 1 و 2 و 3 کەمترین بەرهەمی ناوەخۆییمان هەیە بەڵام لە مانگەکانی تر بەرزبوونەوەیەکی زۆری بەرهەمی ناوەخۆییمان هەیە ئێمە وەبەرهێنەران هانەدەین بێن ساردکەرەوە دروستکەن وەبەرهێنەر کە دێ ساردکەرەوە دروستەکە لە مانگەکانی تر هەڵیەگری بەرهەم بۆ مانگەکانی 1 و 2 و جوتیارەکە سوودمەند دەبیلێ و بەرهەمی ناوەخۆییمان ئەمەوێت لێرەوە و ڕکلامەشی بۆ بکەم باشترینە یعنی لەبەرەوە ئەگەر کەمێکیش گرانبی بەکاری بینن دوو تایبەت بەمە تایبەت بە پارێزگاری لە بەرهەمی ناوەخۆییمان ئێمە لە ڕێگەی ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەتەوە کە بەڕێز وەزیر سەرپەرشتی ئەکا لیستی باجی سەر هەموو کەلوپەلەکان و ئەوانەی قەدەغە کراون بە بەردەوامی ساڵ ئاراستەی وەزارەتی مالیەمان کردووە و کاری پێ ئەکرێ و ئەم ساڵ کە دەست بەکار بووینە بەرهەممان هەبووە لە مێژووی وەزارەتی کشت و کاڵ یەکەم ساڵ بووە قەدەغەی بکەین و سەرکەوتوش بووینە لە قەدەغەکردنەکەی بۆ نمونە هەنجوین و بە بەردەوامیش نووسراومان کردووە بۆ وەزارەتی ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی ناوەخۆ بۆ پارێزگاکان بۆ سەرسنوور بۆ عەلوەکانیش
لەوەی بەرهەمی ناوخۆیی داخڵ نەکرێ هەماهەنگیمان لەگە بکەن باشە کاگاوەرە دواپرسیارم ئەگەر بە کورتی وەدڵان بیتەوە سپاس دەکەم وەزارەتی گشت و کاڵ پرۆژەیەکی هەبوو بۆ کڕینەوەی بەرهەمی گەنمی جوتیاران بۆی لە گرفتی ئەوەی بەغدادیش نەجاتی ببێ بە کورتی ئەگەر تێم بگەینی و پرۆژەی لەکوێیە و چی دەکەن بۆی کە بەرهەمی گەنمی جوتیاران لەم دۆخەدا بکردنەوە و وەزارەتی گشت و کاڵ زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئەم پرۆژەیەکی استراتیژیە هەڵبەتە بە کورتی زۆر زەحمەتە بتوانین حەقی خۆی پێ بدەین پرۆژەیەکە بە سپاسەوە موافقەی ئەنجومەنی وەزیرانمان بۆ وەگرتووە و کۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان وەزارەتی بازرگانی و دەستەی وەبەرهێنان و ژووری بازرگانی وەبەرهێنەدان کردووە ئەم پرۆژەیە ئێمە زیاتر لە ملیۆنێک تان بەرهەممان هەیە و حکوومەتی عراق هەندێک بەرهەمی 300 کەسرێک بەرهەمی جگەنممان لێ ئەکڕیتەوە ئەگەر ئێمە لەم پرۆژەیە بتوانین 500,000 تەن بوو ساڵانە بکڕینەوە ئەتوانین بەشی هەموو ئەوە پێداویستی خواستی بازار بکە کە لەگەنم بەرهەمدێن وەک ساوار و ئاردوگەنم و بڕوش و ئەوانە و ئەگەر زیاتر بکڕینەوە ئەتوانین هەناردەی بکەین و ئەمە سووری نەکردینەتەوە ئەم کۆڕۆنا دوو ڕۆژی پێش ڕاگررتنی ینی ڕاگررتنی دەوامی دامەزراوەکانی میری کۆبوونەوە کراوە و سێ کۆبوونەوەی تایبەتی لیژنە ئامادەکراوە خودی جەنابی وەزیر لەبەرەوەی زۆری مەبەستە ئەم پرۆژەیە خۆی سەرپەرشتی کۆبوونەوەکانە ئەکا و دەستی کەرتی تایبەتمان گرتووە بێن ئەم پرۆژەیەمان بخەینە سەرکە ئێمە هەموو هەوڵێکی خۆمان بۆ ئەمێ ئەم پرۆژەیە لەم ساڵ بخرێتە سەرکار و ئیشی جدی بۆ کراوە لەبەرەوەی هەر ئەگەر بتوانین ئەم پرۆژەیە بکەین لە بابەتی ئارد و ئەوانەی لەگەنم بەرهەم دێن خۆ دابینکاری جێبەجێ ئەەکەین هەنگاوێکی زۆر گەورەی وەزارەتی کشت و کاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس دەکەم ئاوەرە حەمید بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی یا سپاس کە لە تەوەریەکەم بەشدار بووی لەگەڵمانە پشوێکی کورد وەرەگرین و تەوەری دووەمەگەڕێمە وڵاتان. جارێکتر سلااوان لێبێ بەڕێزان لەگەڵ بەڕێز شیروان میرزان دامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت لە ڕێی سکایپۆ سپاسەکەین کاک شیروان سلااو لێبێت جارێکتر سپاس کە هەمیشە هاوکاری و بەشداری بەرنامەکان دەکەی دەمێ بپرسم ئێستا وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری دارایی و وەزیری پەیوەندیەکانی هەرێم و بەغدا وەزیری پلاندانان وەفدێک لە بەغدان بۆ گفتوگۆکردن و هەندێک لە ڕێکەوتن لە نێوان هەرێمی بەغدا و هەرێمی کوردستان و بەغدا
ئیمزا کراون. ئێوەکو پەرلەمانتاران ئەم هەنگاوانە چۆن دەبینن و پێتان وایە چ کاریگەریەک دروست دەکات لەسەر پەیوەندیەکانی ئایندا، لەسەر پەیوەندیەکانی حکوومەتی نوێی عێراق و هەرێمی کوردستان، لەسەر بیرکردنەوەی مستەفا کازمی بۆ پەیوەندیکردن لەگەڵ هەرێمی کوردستان؟ سەرەتا سڵاوتان لێبێ و سڵاو لە بینەرانی سەتەلایتی گەلی کوردستان. زۆر سپاس. دیارە وەفدی هەرێمی کوردستان کە چوونە بەغدا وەفدەکە پێک هاتووە لە وەفدێکی تەنفیزی فەنی، زیاتر بۆ ئەوەی ئێمە ئاگادار بین بۆ سێ مەبەست چوون. مەبەستی یەکەمیان قسەکردنە لەسەر کەمکردنەوەی نەوتی عێراق، طبعا لە ناویشاندا پشکی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەی هاوشێوەی عێراق دەبێت کەم بکرێتەوە. میکانیزمی ئەم کەمکردنەوەیە چۆنەوە، چەندی بەر هەرێمی کوردستان دەکەوێت و ئالێتی جێبەجێکردنەکەی چۆنە بە پێی ئەو ئیتفاقی کە عێراق بڵێن دەوڵەتانی هەناردەکەری نەوت لە ڕێکخراوی ئۆپێک پڵاس بڕیاریان لێدا کە هەر وڵاتێک دەبێت بە ڕێژەی لە سەدا 23 کەمی بکاتەوە. عێراقیش لە ناویاندا ڕۆژانە لە مانجی 5ەوە لە سەرەتای مانجی 5ەوە دەبێت 1,600,000 بەرمیل نەوت کەم بکاتەوە لە هەناردەی نەوتی خۆی بە لە شتە هەرێمی کوردستان. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دوم پەیوەندی بە پەرەپێدان و چۆنیەتی کارکردن لە چێڵگە غازیەکانی هەرێمی کوردستان هەیە. ئەم چێڵگە غازیانە چۆن ئیدارە بدرێن و چۆن قسەیان لەسەر بکرێەوەی مە ئاگدار بین. و خاڵی سێم پەیوەندی بە کارەباوە هەیە، چۆنێتی پەرەپێدانی کارەبا و هەماهەنگی زیاتر لە نێوان هەرێم و بەغدا لە مەسەلەی کارەبا. طبعا وزە و کارەبایەکە پەیوەندی بەوە هەیە بەڕای من کە ئەمریکا ئامادە نییە هیچی تر ئەم سەماحیان ئەم ڕێگە پێدانە ئەم هەڵاوێردنە بۆ عێراق درێژ بکاتەوە کە ڕێگەی پێدا بوو وزە لە ئێران بکڕێ. یعنی چیتر لەوانەیە ئەمریکا ڕێگە نەدا و عقوباتی ئەو عقوباتانەی کە خستێتە سەر ئێران ڕێگە بەوە نادا کە عێراق چیتر وزە لە ئێران بکڕێ. ئەمە ئەم سێ مەلەفە گرنگن کە پێم وایە ئەم وەفدەی هەرێمی کوردستان لە بەغدا گفتوگۆی لەسەر دەکەن. زائیدەن دەستەبەری موچە و قوتی خەڵکی کوردستان و ئەو پەیوەندیە دارایانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە و ناردنی پشکی هەرێمی کوردستان لە موچەی فەرمانبەرانەوە بەشێکە لە عێراقدا هەیە. ئەمانە مەلەفی گرنگی یان با بڵێن ئەرچی ئەم وەفدەن کە ئێستا لە بەغدایە. لە ڕاستیدا ئەم چوونی ئەم وەفتە بۆ بەغدا و پیشاندانی نیازپاچی یان با بڵێن ئیستعدادی هەرێمی کوردستان بەوەی کە هاوتەریب لەگەڵ عێراق هەناردەی نەوتی کەم بکاتوانی ئیلتیزامی حکومەتی هەرێمی کوردستان بەوەی کە عێراق لە چ ئیلتیزامێکی لەسەر لە بەرامبەر ئۆپێک بەڕای من مەسیجێکی باشە و هەنگاوێکی باشە لە هەرێمی کوردستانەوە بۆ بەغدا کە ئەوان ئامادەی هەماهەنگی و ئامادەی ڕێککەوتن و ئامادەی هاوکاریکردنی بەغدان لە مەلەفی نەوتدا کە ئەمە بۆ داهاتوش مەسیجێکی باش دەبێت پێم وایە و جۆرێکە لە باڵی وەڵامدانەوەی ئەو داواکاریانەی کە چەند ساڵە بەغدا داوای ئەوە دەکات کە ئیدعای ئەوە دەکات کە هەرێمی کوردستان ئیلتیزام ناکات بە ڕێککەوتنەکانی نەوتی لە نێوان هەرێم و بەغدا. باشە کاک شیروان، ئەو سێ خاڵی کە باست کرد هەر دوێنێک وەفدی کوردی و وەفدی عێراقیش ڕانگەیان کە ڕێککەوتون لەسەر ئەم سێ خاڵە، بەڵام ئەوەی کە جێی پرسیارە و تۆ خۆشت ڕوونت کردەوە ئەوەیە کە لە کەرتی گازدا لە هەرێمی کوردستان بەغدا دەیەوێت وە بەرهێنان بکە و کار بکە و پەرەیان پێ بدا بە چێڵگە غازەکان لە هەرێمی کوردستان. پێ دوایەمە بەغدا ڕاستەوخۆ خۆی دەیکا یان دیارە تەوان بە هەمانجی لەگەڵ هەرێمی کوردستان، بەڵام ناوەڕۆکی ئەمە هیچ زانیاریەکت لەسەری هەیە کە چۆن دەبێت؟ لە ڕاستیدا لەسەر ناوەڕۆکی ئەم ڕێککەوتنە تەفاهماتە هیچ زانیارێکی وردمان نییە و بە تەسەوری من ئەمە دەکەوێتە سەر لێژنەی فەنی ورتر لە بەڕێز وەزیرەکان. یعنی ئەمە لەوانەیە بکەوێتە سەر فەنیەکانی وەزارەت یان ئەو شەریکاتانی عێراق یان بڵێن ئەو لایەنانی عێراقی کە دێنە هەرێمی کوردستان لەوانەیە من بچنە زیاتر فەنیاتی ورترەوە بۆ گفتوگۆکردن لەم بارەیە. تا ئێستا ئالیەتی جێبەجێکردن و وردەکاری ئەم لێکتێگەیشتانە ڕوون نییە نەخێ. باشە ئێستا ئەمڕۆ کەم و تۆ گفتوگۆکەین 24
کە ماگانە لە نێوان 15 بۆ 25 هەموو مانجێکدا لە بەغدا و پشکی هەرێمی کوردستان لە موچە دەگەیشتە هەرێمی کوردستان و تاوەکو ئێستاش لە هەرێمی کوردستاندا کە 24 موچەی مانجی یەکی فەرمانبەران کە مانجیەکی ساڵی 2020 دەکات دابەش نەکراوە. پێ دوایە ئەو پشکە لە موچەی فەرمانبەران بەردەوام دەبێ ئەم مانگە هیچ گرفتێکی بۆ دروست نابێ بۆی ئەو قەیرانانە و ئەو پاڵەپەستۆ داراییانی لەسەر بەغدا هەیە؟ لە ڕاستیدا دەمەوێت ئەوە بڵێم کە دۆخی دارایی عێراق دۆخێکی خراپە و دابەزینی نرخی نەوت و ئەم کێشەیە کە هەیە و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تەنانەت ئەزمە سیاسیەکەش لە عێراقدا کاریگەریان زۆر هەیە لەسەر وەزعی اقتصادی عێراق. بۆیە عێراق لە گرفتێکی دارایی گەورەدایە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کە پشکی هەرێمی کوردستان لە ناو قانونی موازنەی 2019 کە ئێستاش ئێمە قانونی موازنەی 2020مان نییە، بە قانونی بەیەک لەسەر 12 ئینفاقی فعلی 2019 دەڕۆین، ئەم بڕە ئەم پشکی هەرێمی کوردستان بە پێی یاسا دەبێت وەکو خۆی بێت تا ئەو کاتەی موازنەی تازەمان دەبێت. لە موازنەی تازە هەرێمی کوردستان ئیلتیزامی کرد بە ڕادەستکردنی نەوت پشکی خۆی بۆ دێ ئیلتیزامی نەکرد حاڵەتێکی ترە. بەڵام ئێستا بە پێی یاسا دەبێت ئەم بڕەپارەیە کە بۆ هەرێمی کوردستان دێ وەکو خۆی بەردەوام بێ هاوشێوەی موچەی فەرمانبەرانی تری عێراق ئەو پشکی هەرێمی کوردستانی جۆکو خۆی بێت. گرفت دروست دەبێت یان دروست نابێت. تەوان ئێمە دەزانین لە مانجی سێشتا مانجی دوو دواکەوت مانجی سێ تقریبا باشتر بوو و ئێستاش چاوەڕێ دەکەین کە لە کاتی خۆیدا بێ لە ڕاستیدا هەرچەند عێراق بۆ خۆی لەوانەیە گرفتی سیولەی هەبێ گرفتی دواکەوتنی کەمێکی معاشی هەبێ ینی چەند ڕۆژێک نەک بگاتەوە. بەڵام بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان ئەمە مانجی چوارە موچەی مانجی یەک دەستی پێ نەکردووە ینی نەدراوە. پێشتر یەک دوو مانجی پێشتر ئێمە بەردەوام گلەی ئەومان هەبوو کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان 3 مانگ لە دوایە ئێستا بەداخەوە بوو بە 4 مانگ. یعنی ترسی ئەوە هەیە کە لە مانگەکانی داهاتوودا زیاتریش دوا بکەن بێتە 5 مانگ و 6 مانگێکی. ومێت دەکەم کە بەرپرسانی هەرێمی کوردستان بتوانن هەرچۆنێک بێ بە هەر شێوەیەک بێ دەستەبەری موچەی فەرمانبەرانی هەرێم بکەن و چیتر ئەم دواکەوتنە نەبێتە جێی دڵە ڕاوچە و نیگەرانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەوەی کە دەکرێت ئێمە لە ئێستاوە تەنانەت یعنی خۆی زۆر جاری وا هەیە ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا یان با بڵێن ناردنی موچە لەوانەیە لە موازنەدا نەبوو بێ. بیرمان نەچێت لە 2018 370 میلیارد بۆ هەرێمی کوردستان دەهات هیچ بەندێکی یاسایی لە موازنەدا نەبوو تەنها ڕێککەوتێکی نێوان هەولێر و بەغدا بوو. ئێستا دەکرێت هەرێمی کوردستان دەرفەتێکی لەبارە نەوتەکەی ڕادستی بەغدا بکە تەنانەت بەبێ موازنەش ینی بەڕای من بەبێ یاسای موازنەش ئێستاش بە ڕێککەوتنێکی پتە و نەوتەکەی ڕادستی سۆمۆ بکات لە ڕێگای سۆمۆ بفرۆشێ ئەو بڕەنەوتەی کە دانراوە لە بەرامبەردا دەستەبەری لانی کەم موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکە بۆ ئەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چیتر لە ڕاوچەدانەوە. بۆچی؟ لەبەرەوەی عێراق دەرگاکانی بەردەمی زیاترن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لەوەی هەرێمی کوردستان. عێراق دەوڵەتە دەتوانێت قەرزی دەرەچی بکات دەتوانێت قەرزی ناوەچی بکات دەتوانێت سەنەدات و حوالاتی خەزانە بفرۆشێت دەتوانێت دەست بۆ یەدەگی بانکی ناوەندی ببە یعنی تەنانەت ئەو حساباتی مدەوەرەی کە هی وەزارەت و دەستەکانە هی ساڵانی پێشوو لە ناو بانکەکاندا ماوەدەوە بەکاری بێنێت لە حاڵەتی ناچاریدا یعنی کۆمەڵێک ڕێوشوێن هەیە کە عێراق دەتوانێت پەنای بۆ ببە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە کە لەوانەیە بەشێک لەم چارەسەرانە بەشێک لەم چانسانە لە بەردەمی هەرێمی کوردستاندا نەبێت. بۆیە بەڕای من بەرپرسانی هەرێم ئەرچیان ئەوەیە کە دەستەبەری و دابینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەن لە ناویاندا بەڕای من نەوتی هەرێمی کوردستان بە تایبەتی 250,000 بە ملیۆنەکەی کە لەسەری ڕێککەوتون ئەگەر موازنە هاتبە تەسلیمی بەغدا بکەن لە بەرامبەردا پشکی هەرێمی کوردستان و بە تایبەتی موچەی فەرمانبەران بێت بۆ ئەوەی بتوانین موچەی فەرمانبەران بدەین مانگانە و چیتر دوانەکەوێ وەکو باسم کرد لە 3 مانگەوە نەبێتە 4 مانگ و 5 مانگ. باشە کاک شیروان تایبەت بە مستەفا کازمی و ڕاپسپاردنی بۆ پێکێنانی حکوومەت بە پێی یاسا و دەستور چەندی کات لە بەردەمدا ماوە ئەمە لایەکی پرسیارەکەم لایەکی دیکەی وەکو فراکسیۆنی
یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن بڕیارتانداوە لە مامەڵەکردن لەگەڵ مستەفا کازمی؟ ئایا پشتیوانی دەکەن؟ ئایا کۆبوونەوەیەک هەیە لە نێوان ئێوە سەرکردایەتی یەکێتی یان هیچ بڕیارێک هاتووە بۆ ئێوە کە چۆن مامەڵە لەگەڵ پرسی پێکهێنانی حکوومەتی نێو دەنگدان بە کابینەکە و بە بەرنامە و بە خودی مستەفا کازمی خۆی بکەن؟ بەڕێز مستەفا کازمی ڕاستپاردنی بەڕێز مستەفا کازمی جیاوازیەکی هەبوو لەگەڵ ئەوانەی پێشخۆی. دوایەوەی کە دوو بەڕێزی تر لە پێش بەڕێز مستەفا کازمی نەیانتوانی متمانە بەدەستبێنن، یەکەیان حکوومەتەکەشی تشکیل کرد دانیشتنی پەرلەمان نەکرا کە بەڕێز محەممەد تۆفیق علایی بوو. بەڕێز عەدنان زولفی تەنانەت نەگەیشتە تشکیلکردنی حکوومەتەکەشی ئەوە بوو کە ناوماڵی شیعە لەسەری ڕێک نەبوون. بۆیە بەڕێز مستەفا کازمی چانسی زیاتری هەیە و پشتگیری زیاتریشی هەیە، هەم لە ناو شیعە، هەم لە ناو کورد، هەم لە ناو سونە. ئەمە مانای ئەوە نیە هیچ کێشەوگرفتی نییە، کێشەوگرفتی هەیە بەڵام چانسی زیاترە و بۆ خۆشی علاقەی باشی لەگەڵ سەرکردە کوردەکان هەیە و سەرکردایەتی سیاسی کورد چ لە ڕێگای بەیاننامەی سەرۆکایەتی هەرێمەوە تەمان دوای ڕاوێژ و دوای گفتوگۆ لەگەڵ هێزە سیاسیەکان سەرۆکایەتی هەرێم بەیاننامەکەی دەرکرد، پشتگیری بەڕێز مستەفا کازمی کردووە. چ لە هێزە سیاسیەکان بەجیا بە نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای بەڕێز هاوسەرۆک لاهورەوە پەیوەندی پێوە کردووە، پشتیوانی یەکێتیشی بۆ دەربڕیەوە، پشتیوانی کوردیشی بۆ دەربڕیەوە. ئێمە وەکو کورد بەشێک دەبین لە چارەسەر و پێمان باشم حکوومەتە پێک بێ و بەڵێنی یان با بڵێن پشتیوانیکردنی مستەفا کازمیشمان داوە. لە بەرامبەردا چاومان لەوەیە کە بەڕێز مستەفا کازمی لە چەند ڕۆژی داهاتوودا هەم کارنامەی حکوومەتەکەی ڕابگەیەنێ و هەم بزانین چەندی کات لەبەردەست ماوە کاک شیروان؟ لە ڕاستیدا کاتی لەبەردەستدا ماوە، چونکە لەو ڕۆژی ڕاستپاردنیەوە پێویستی بە ینی مانگێکی لەبەردەمە کاتی لەبەردەستدا ماوە لە ڕووی دەستوریەوە. بەڵام هەموو ئەگەر و پێشبینیەکان بەوەن کە لە هەفتەی داهاتوودا سەرەداوی حکوومەتەکەی دەردەکەوێت، لەوانەیە دانیشتنێکی پەرلەمان بکرێت، جایان دەبێتە دانیشتنی متمانەدان بە حکوومەتەکەی یان هەروەکو دەستپێکێک دانیشتەکانی پەرلەمان دەست پێ دەکاتەوە، دواتر لەوانەیە دەنگ بە حکوومەتەکەی بەڕێز مستەفا کازمی بدرێت. باشە، خەت و خاڵی پێکاتێ وەزارەکەی هیچ دیارە، خەت و خاڵی پشکی کورد و پشکی سونە، پشکی لایەنەکان هیچ دیارە؟ ئەمانە هیچ زانیاری هاتۆتە لای ئێوە دوای ئەوەی کە کارنامە و بەرنامەکەیتان بینی ئێوە دەیزانن و بەشێکیشتان لەم بەرنامی گەرماوگەرمەوە باس کرد، هیچی تر هەیە زانیاری لای ئێوە لەسەر کابینە و پێکاتەکەی و پشکەکان؟ تا ئێستا زۆر لیست بڵاو بوونەوە، گوایە ئەم لیستانە پێکهاتەی حکوومەتەکەی بەڕێز مستەفا کازمی، بەڵام هیچیان تەواو نین و هیچیان دقیق نین و ڕاست نین. بەشێکیان جاری وا هەیە لە عێراق بەداخەوە ئەم جۆرە لە مامەڵەکردن هەیە، لیستێک دروست دەکرێت، کۆمەڵێک ناوی تێدەخرێت بۆ سوتاندنی ئەم ناوانە، بۆی بخرێنە بەردەمی ئەعلام و بەردەمی سۆشیال میدیا و بەردەمی ئەو قسەیان لەسەر بکرێت، هەر لە زووەوە سقوتیان پێ بکرێت. سەبارەت بە خەت و خاڵی حکوومەتەکەی طبعاً هاوشێوەی حکوومەتەکانی پێشوو تشکیلەکە بەم شێوەیە تەسەوەر بکەم کە 11 وەزارەت بۆ شیعە دەبێت و 5 وەزارەت یان 6 وەزارەت بۆ سونەیە، 3 بۆ کوردە، دوان یان سیانیش بۆ پێکاتەکانی تری عێراق، ینی بەپێی ئەوە 5 و 6ەکە بۆ لە بینی سونە پێکاتەکانی تردا. بەنسبەت کوردەوە تاوان 3 وەزارەتی بەردەکەوێت، لەم 3 وەزارەتە یەکەشی سیادی و دوی خەدەمی. دیار نییە تا ئێستا ئایا وەزارەتەکانی کورد وەکو خۆی لەوانەی پێشخۆی دەمێنێتەوە یان وەزارەتەکان دەگۆڕێن، بەڵام بە شێوەیەکی گشتی بەشێک لە هێزە شیعەکان بەڕێز مستەفا کازمیان دەستکراوە کردووە و تەسەور دەکەم کوردیش کێشەیەکی ئەو تۆی نەبێ و بەگشتیش دۆخی عێراق دۆخێکە کە پێم وایە بەشێکی زۆر لە هێزە سیاسیەکان گەیشتونە ئەو قەناعەتەی کە دۆخەکە چیتر ئالۆزی تەحمل ناکە، یعنی چیتر وەزعی عێراق تەحملی ئەوە ناکە کە لە بێ حکوومەتی داگوزەر بکە، پێویست بەوە هەیە کە حکوومەتێکی خێرا بێتە سەرکار و شان بداتە بەر ئەم گرفتانەی کە ئەمڕۆ هەیە، تەحملی مەسئولەتی ئەم قۆناغە بکە و هەوڵدا هێواش بۆ دەربازبوونی عێراق لە دوای ئەم کێشە سیاسیەکە لە مانجی دەوە دەستی پێ کردووە، مانجی دەی ساڵی ڕابردوو و ئەم دۆخەی اقتصادیە وێرانەی کە لە دوای دابەزینی نرخی نەوت هەیە، لە دوای کۆرۆنا کە هەموو دنیا پێی وایە بۆ هەموو وڵاتەکان قۆناغی دوای کۆرۆنا جیاوازە لە قۆناغی پێش کۆرۆنا، هەموو ئەوانە پێویستی بە حکوومەتێکی باشەیە بۆ بتوانێت تەحملی مەسئولەتی ئەم قۆناغە بکەوە
پرسیارەتی ئەم قۆناغا هەڵبگرێت. زۆر باشە بەڕێز شیروان میرزان دامێن جومەنی نوێنەرانی عێراق سپاس دەخەم و ئەرکت کێشاکە ڕاستەخۆ لەسەر ڕێڵی سکایپ و لە بەرنامی گەرماوگەر با بەشداریت کرد. جارێکتر سپاس باوکارانیشم لە کۆنتترۆل سپاس بێ ئەوش کە بینەر بوون، شاد بن و خواتان لەگەڵ.